لەسەرم بابەتەم بەیانە زیاتر قساکەین بۆ هەرێمی کوردستان و عێراقیش پلەی 23 زۆرەکە ڕێژەی قەڵەوی ئەنی بەپێی ئەو توێژینانەوە بێ یەکێکە لە وڵاتە یاخود هەرێمە قەڵەوەکان ئەمە ئایا بە چ پلەبەندیەک کێنەوانی کە قەڵەون بە کام میکانیزمە ئەتوانرێ ئەو قەڵەوانە یاخود ئەو کێشانە زیاد دابەزێنرێ و ئاستێکی ستانداردمان هەبێ مە میوانداری دکتۆر شێرزاد عەلیمان کردووە کە پسپۆڕی تەندروستی کۆمەڵ و توێژەر لە زانستی خۆراک و قەڵەویە. دکتۆر بانیت باش باش بۆ تەندروستێکی باش ڕۆژی ئێوە و بینەرانیشتان باش. زۆر سپاس. دکتۆر بە کێ وترێ قەڵەو؟ قەڵەو بۆ کەسانە دەگوترێتن کە وەکو لە لە ڤیددیوەکەی باستان کرد ئەگەر حسابی BMI لە بۆ بکرێتن کاتێک کە چێشی لەشی دابەشی درێژەکەی بە مەتر دووزا بکرێتن ئەگەر بێت و ئەو ئەنجامێکە دەردەچیتن لە سی بەسەرەوە بیتن سی و بەسەرەوە حساب دەکرێت بە کەسێکی قەڵەو. ئەگەر لە خوار سی بیتن لە 25 تاوەکو 29 بی 29.9 بە تەحدیدی پێی دەڵێن چێشی زیادە. لە خوار 24.9 بیتن پێی دەگوترێت چێشی ئاسایی. باشە ئێستا کەسێک باڵای 160 بادانین کێشی ئەبێ چەند بێت؟ 1.68 توان دوی دەکەی ئەو ئەنجامەی کە دەردەسی وەزنەکەی دابەشی دەکەی چێشی چەندە دابەشی ئەو ئەنجامەی دەکەی ئەو ئەنجامەی کە دەردەسی پێویستە لە نێوان 18.5 هەتاوەکو 24.9 بیتن. باشە نزیکی 60 ینی بە گشتیەکەی بەشێ ئازامەکەی 60 کیلۆیەک بێ بەخۆی ئەگەر بە شێوەیەکی گشتی حسابی بکەی پێشان بە تایبەتی زەختیان لە ساوە دەکرد و دەیانگوت ئەگەر بێت و باڵایەکەت چەند بیتن مەترەکەی لێ فرەدە پێویستە کێشەکەت ئەوەندە بیتن بە تەقریبی بە نزیکەی بەڵام بەورتر زیاتر BMI پشتی پێدەبستێت یعنی ئەگەر بێت و یەکێک درێژەکەی مەترەک و 68 بیتن پێویستە ئەوە کێشەکەی 68 کیلۆ کەمتریش بیتن نەکار ئەوەندە بی زۆرترینی دەبی 68 بی نابی زیاتر بیتن نابی زیاتر. هەموو قەڵەویە کێشەیە؟ هەموو قەڵەویە کێشەیە بە دڵنیایی لەبەرەوەی ڕێخۆش دەکاتن لە بۆ زۆرەها نەخۆشی فشاری خوێنە نەخۆشی سوکەریە شەکرەیە نەخۆشی دڵە تەنانەت نەخۆشی شێرپەنجەش و چەندەها نەخۆشی دیکە وەکو سۆفانە نەخۆشی جومگەکانە نەخۆشی کلیەیە نەخۆشی جگەرە نەخۆشی چەوریەکانە زیادبوونی چەوریەکانە بەڵێ بە دڵنیایی هەموو زۆرە قەڵەویەک نەخۆشیە یاخود با بڵێن ڕێخۆشکردنە لە بۆ نەخۆشی. باشە دکتۆر ئەم هەموو قەڵەویە بۆ ئێستا عێراق و هەرێمی کوردستانیش لەگەڵە بۆتە ڕیزبەندی پلیس ینی 23 گرتووە ئەمە بۆ هۆکاری سەرەکی قەڵەوی لە هەموو نێوەندەکانی توێژینەوە جیهانیەکان و لە هەموو ئەو توێژینەوەی بڵاو کراوە لە هەموو تەنانەت کتێبە پزیشکیەکانیش هۆکاری سەرەکی بریتە لە شێوازی ژیان پێی دەڵێن لایف ستایل کاتێکە شێوازی ژیانت زۆربەی زۆری دانیشتن بێ و خواردنی زۆر و کوالیتی خراپ بیتن ئەو کاتە قەڵەوی نەتیجەیەکی چاوەڕوان کراوە بەڵام هەر کاتێک خواردنت تەندروست بوو هەم لە بڕەکەی هەمیش لە جۆرەکەی لەلایەکی دیکە جوولەت هەبوو وەرزشکردنت هەبوو حرەکەت هەبوو ڕۆژانە ئەوە کێشت ئاسایی دەبیتن. باشە بۆچی ئێستا لەو تەمەنەیە زیاتر قەڵەوی هەیە بەپێی ئەو توێژینەوەنە لە راپۆرتەکە دەری خست لە 20 بۆ 30 هەتا ئەگاتە چ ئێستاکە نەکرد لەو تەمەە ئێستا کە بە گوێری ئەو توێژینەوانەی کە ئەم ئەنجامماندایە و ئەوەی کە تابعەمان کردیە لە هەرێمی کوردستان لە منداڵانەوە دەستی پێ کردیە یعنی لە تەمەنی 4-5 ساڵیەوە قەڵەوی دەستی پێ کردیە. ئێستا ئەو توێژینەوانێک کە بڵاو کراوەتەوە لە قوتابخانەی سەرەتاییەکانەوە ئەنجام درایە بینیتیان نێزیکە 110 بۆ 112 منداڵان قەڵەون لە دوای تەمەنی ئەوەوە تەمەنی هەرزەکاری وردە کێشیان کەمتر قەڵەو دەبن بەڵام لە دوای 18 ساڵی و ئیتر تقریبا لەبەرەوەی گەشەکردنی لەش بە شێوەیەشی گشتی ڕادەوەستی ئەمە پێ دەڵێن مێتابۆلیزمی ڕادەوەستی واتە زیندە سالەکیەکانی لەش لە چاو لە دوای 18 ساڵی بە بەراورد بە پێش 18 ساڵی کەمتر دەبێتەوە لەبەر ئەوە وزەت کەمتر پێویستە بۆ زیندە چالەکیەکانی لەش بۆ ئەنجامدانی چالەکیەکانی لەش و کارکردنی لەش لەبەرەوە وردە ئەو خواردنەی دوای 18 ساڵی ئەگەر ئەو هەمان ئەو خواردنە بخۆی پێش 18 ساڵی بە دڵنیایی ئەنجامێکی چاوەڕوان کراوە قەڵەوی ڕوودا یاخۆ کێشی زیادی لەش ڕوودەدات کەواتە مەسەلەکە تەنها هەر 18 ساڵی نییە ئێستا کە هەموو تەمەنەکان هەر لە تەمەنی منداڵی و تەمەنی باخچەی ساوایانەوە بگرە هەتا تەمەنە
سەروەکانی سەر و 65 ساڵ و 70 ساڵ و ئەوانە هەمووی بەدەست قەڵەوی و بەدەست کێشی لەشی زیادەوە دەناڵێن. دروستە باشە لە وەرزەکان جیاوازیە کات بۆی کەسەکان قەڵەو بنیان زعیف بن بۆ نمونە خەڵک لە هاوینان زیاتر ئەگەر کەمتر نان بخوات خواردنە چەورەکان کەمتر خوازستانان زیاتر کێشیان زای ئەمە کاریگەریە بێت ئەوەی کە خۆم تێبینیم کردیە بەگشتی لەبەرەوەی خەڵک لە زستانان کەمتر دەجوولێتەوە و هاوینان و با بڵێن ئەوەرزانێک کە سەرمانی زیاتر دەسێتە دەرەوە و زیاتر جوولەی دەکات بەدڵنیایی ڕەنگە ئەوە تەنها تێبینی خۆمەوە نەبی توێژینەوە بی ڕەنگە زیادبوونی شێشی لەش لە ماوەی زستان زیاتر بێتن وەک لە ماوەی وەرزەکانی دیکەی جگە لە زستان جوولە کەمتر دەبێت. دابەزاندنی کێش یاخود ڕێکخستنەوەی جەستە لە تەمەنەکاندا چۆنە؟ ئایا بۆ مناڵە بێت چی ڕێگایە بگیرێتە بەر بۆ گەنج و دواتریش بۆ کەسێکی کامڵترە؟ خۆی یاسایەکی گشتی هەیە لە دابەزانی کێشی لەش ئەویش ئەوەیە هەر کاتێک ینی ئەو وزەی کە دەچێتە ناولەش یەکسان بوو بۆ وزەی کە دەری دەکەی بە وەرزشکردن و جوولە باڵانس بوو هاوسنگ بوو ئەو وزەی کە دەچێتە ناولەش لە ڕێگەی خواردن و خواردنەوە یەکسان بوو بە وزەی کە دەری دەکەی لە ڕێگەی وەرزش و جوولە و کارکردن ئەوە بە هیچ شێوەیەک کێشی لەش زیاد ناکات. بەڵام هەر کاتێک ئەو وزەی کە دەچێتە ناولەشت لە ڕێگەی خواردن و خواردنەوە زیاتر بوو کێشی لەش زیاد دەکاو بەرەو قەڵەوی دەچی کەواتە ئەگەر بمانەوێت ئاسانترین ڕێگە یعنی خێراترین ڕێگە بۆ ئەوەی کە کێشی لەش لە هەموو تەمەنەکاندا بەزی کەمکردنەوەی ئەو خۆراکانەیە کە وزەیان زۆرە وەکو خۆراکە ئەو خۆراکانی کە چەوریان زۆرە ئەو خۆراکانی کە شەکریان زۆرە بەنسبەت منداڵان ئەو خۆراکانی کە وزە بەخشن خۆراکی گازیەکان کە شەکریان زۆرە شەربەتە قوتووە کراوەکان و ئەو خۆراکانی دیکە کە لە ناو ڕوون سوور دەکرێتەوە ئەو خۆراکانی دیکە کە ڕێژەی کاربۆهیدراتیان زۆرە وەکو نانە وەکو برنجە ئەوانە ئەگەر بێت و کەم بکرێتەوە بەدڵنیایی تەنانەت بەبێ وەرزشیش بەبێ وەرزش کێشی لەشدا دەبەزیتن. باشە دکتۆر هەرچەند تۆ باسی لایفستایڵە کرد بەڵام بمانەوە نەمانوێت ئێمەی کورد خواردنەکانمان پڕە لە چەوری و کاربۆهیدرات و هەموو ئەو بابەتانی کە واکات کێشی لەش زیابێت چی بکەین بۆی گۆڕانکاری بەسەرەوە بێنین؟ خێزاندارێکن ماڵێکی گەورن خۆ ناکرێ دایکەکە یاخود کەسە بە تەمەنەکە ڕابێنی لەسەرەوەی ئەبێ ئەم خواردنانەکەم کاتۆ بیکاتە زەڵاتە یا شتێکی وە یان بۆ نمونە باوەڕی بۆ نیە گەر ئێوارە پیاوەکان هاتنەوە ئەم تەنها زەڵاتەیەک دانێت پێی وایە کە ئەمە شتێکی باشی نەکردو خزمەتێکی باشی نەکردو ئەمە چۆن بتوانن بیگۆڕن؟ خۆی ئاسانە گۆڕینی بەڵام کاتی دەوێ بەڕاستی یعنی ئەمە لەبەرەوەی لێ ڕاهاتینە بە شێوەیەکی گشتی کۆمەلگای ئێمە لەسەر خواردنی خواردنی برنجش دەبی زەیتی تێبکە یان ڕوونی تێبکاتەن زاروێ بەنانی دەخوایان بێنان دەخواوە ئەگەر بێنانیش بی برنجێکی زۆر دەخوا یان زاروەیە ڕێژەیەکی زۆر گۆشتی لەگەڵ دەخوا گۆشتی سووریان گۆشتی مریشک ئەوانە ئەمە ناڵێن بەیەک جاری خۆی باشترە یعنی ئەو خۆراکانەی کە تەندروست نینە لیان دوورکەویەوە جا لێرە دەبینێتەوە سەر ئەوەی ئەمە بە چ خۆراکێک دەڵێن تەندروست هەر خۆراکە ئەگەر بووە هۆی ئەوەی کە لەشت بەرەو تەندروستی بسیتن و تووشی نەخۆشیت نەکا واتە کێشی لەش زیاد نەکا پێ تووشی قەڵەویت نەکا دەتوانین بڵێن ئەو خۆراکە بە تەندروست دادەنرێ. سەبارەت بۆ پرسیارێک کە باست کرد چۆن دەکرێت ئەمە گۆڕانکاری بکەین دەکرێتن یەکەم جار زۆر بە ئاسانی لە زیاتی ئەوەی بۆ نمونە ئێواران ئەتو قاپەی گەورە برنج بخۆی دەکرێت بڕاکەی کەمکەوە لە زیاتی 2 کەوجیر بیکە 1 کەوجیر بۆ نمونە لە زیاتی ئەوەی بەنانی بیخۆی ئەتو بێنان بیخۆ خۆ باشتر ئەگەر جێگرەوەی دیکەی برنج هەبی وەکو پاقلەمەنیەکانە لەگەڵ با بڵێن بۆ نمونە گۆشتی ماسی بەڵام ئەگەر هەر نەبوو ئەگەر هەر حەز کرا لە خواردنی برنج لەو خواردانەی کە چەورن بەڵام دەکرێت یەکەم جار بڕاکەی کەم بکرێتەوە دووەم جار ئەگەر بێت و بەنان خورا دەکرێت بە بێنان بخورێتن ڕەنگە زۆر کەس بڵێتن بڵێ ئاخر ئەمن فێرنیمەیان کە بە بێنان دەخۆم وا دەزانم هیچم نەخواردیە زۆر کەس وا بیر دەکاتەوە دەڵێ وا دەزانم هەر هیچم نەخواردی ئەگەر بە بێنان بخۆم ئەوە تەنها لێ ڕاهاتنە تەنها لێ ڕاهاتنە بە حکمی ئەوەی نان و برنج شەکرێکی زۆریان تێدایە و کاتێک کە دەیخۆین ئاسوودەیی و دڵخۆشیمان پێدەبەخشی لۆیە دائیمەن کاتێک کە هەز بە دڵتەنجیش بکەین پەنا دەبینە بەرخواردنی نان هەز بە بێزاربوونەشی بکەین پەنا دەبینە بە شتێکی شیرن لۆ لەبەرەوەی شیرنیەکە ئەو هۆرمۆنانی خۆشی و ئاسوودەیە کە دۆپامین و سیرۆتۆنینە لە مێشک دەردەدەن کە دەریاندا هەز بە خۆشی و ئاسوودەی دەکەی لۆیە هەنگاوی یەکەم زۆر ئاسان تەنها بڕەکەی کەمکەوە یەکەم دووەم ئەو خۆراکانی کە وزە بەخشن وەکو خۆراکە بابرێن خواردنەوە گازیەکان وەکو بابڵێن ئەو خۆراکانەی یان ئەو ژیراوانەی کە وزە بەخشن دەکرێت لیان دوورکەم بە تایبەتی چینی هەرزەکار و منداڵەکان کە ئێستا فێربوونە بەڕاستی منداڵیش ئێستاکە
ئەو جیرا و وزە بەخشانە بەکاردێنی کە زۆ زەرریان هەیە وزەیەکی یەکزار زۆر دەکە پێویستیان پێێنە هەمووشی دەبتە چوری بە دەکرێت زۆر ئاساییە جارێ قۆناغی یەکەم بڕەکە کەم دەکەینەوە قۆناغی دۆم ئەو خۆراکانەی کە وزە بەخشن شەکریان زۆرە وەکو مەسەلەن پاقلاوەیە وەکو ئەو خۆراکانەی کە معجزەناتە دەکرێت ئەمانە لێ دوور بکەوینەوە ئەوانەی کە هەویرکاریە کەمیان بکەیەوە بە ئەگەر هەر نەتوانی کەمیان بکەوە دوای ئەوە جێگرەوەی ئەو بڕە خۆراکی کە کەممان کردیتەوە لە نان و برنج و ئەوانە دەکرێت ئەو کاتی بە زەڵاتی پڕ بکرێتەوە دەکرێت بە مقبلات پڕ بکرێتەوە تەنانەت دەکرێت پێش خۆراکەکەش پێش ئەوەی نانی ئێوارە میوەیەک بخۆی باشە کەسانێک هەن گۆشت و چۆری زۆرترە خۆن بڵێ برنج ناخوان ناخوا بەڵام ئەگەر بۆی بکرێت لە ژەمێکە کیلوویە گۆشتە خوا بڵێ ئەمانە تەندروستە یاخودنا لە ڕووی تەندروستیەوە ئەمە بە تەندروستی دانانین ئەگەر چی تەنها خواردنی چەوری و پرۆتین بە دوورکەوتنەوە لە کاربۆهیدراتەکان زۆر ڕێزیمەک و شێوازەکی خۆراک یان دابەزینی کێشی لەش دروست دەکە کە پێی دەڵێن کیتۆ دایت یان ڕێزیمی کیتۆ ئەمە ڕێزیمی کیتۆ لە ڕووی تەندروستیەوە بە شێوازەک و ڕێزیمەکی تەندروست داناندرێت بەڵام ئایا دەکرێت سوود لە کیتۆ ببینین لۆ دابەزانی کێشی لەش وەڵامەکەی بەڵێ دەتوانین ئێمە ڕێزیمی کیتۆ بەکاربینین بۆ دابەزانی کێشی لەش بە حکمی دوورکەوتنەوە لە کاربۆهیدرات و ئەوانەی کە کارمادەی شەکریان زۆر تێدایە وەکو نان و برنج تەنانەت میوەیەکی زۆریش تەنانەت پاقلەمەنیەکانیش وەکو باسم کرد تەندروست نییە کیتۆ بەڵام دەکرێت بۆ دابەزانی کێشی لەش بەکاربێ بڵێ بەڵام بۆ مەرجەی ئەو کەسە لە ڕووی تەندروستیەوە کێشەی نەبیتن بۆ نمونە کێشەی کلیەی نەبی گورسیلەکانی سەلامەت بن لە بەرەو ڕێژەیەکی زۆر لە کیتۆنەکان دروست دەبیتن لە ناولەشی کە دەبنە سەرچاوی وزە لە بۆی لە زیاتی کاربۆهیدرات دوم شت جگەری سەلامەت بیتن سێم شت پێویستە ڕێژەیەکی زۆر ئاو بخواتەوە یعنی بەلای کەمی ڕۆژێ 8 بەرداغ تا 10 بەرداغ ئەو کەسانی کە ڕێزیمی کیتۆ دەکەن پێویستە ئاو بخۆنەوە دەکرێت هەندە زار مەڵتی ڤیتامینیش لەگەڵ بەکاربینن لە بۆ ئەوەی کە تعویزی ئەو نقصی ڤیتامینی بکاتەوە کە تووشی دەبی لەبەرەوەی نەمیوەی دەخواتن نەپاقلەمەنیەکان دەخوات تەنها چەوری لەگە پرۆتین لەگە ڕێژەیەکی زۆریش لە سەوزە پێویستە بخواتن باشە دکتۆر بابێنە سەر چارەسەرێکی دیکە کە ئێستا خەڵک زۆر سەری پێکردەوەیش نەشتەرگەریە لابردنی ئەو چەوریە زیادانەیە بە نەشتەرگەری یاخود جۆرەکانی دیکە کە لە راپۆرتەکەش بینیمان پزیشکەکە ئاماژەی بۆ کرد قارسکردنی مەعیدە چەندین جۆری دیکە ئەمانە تا چەند دروستن کامیان باشترینن بەخۆی ئەمن پسپۆر نیمە لە نەشتەرگەری لەبەرەوە ڕەنگە نەتوانم زۆر بە دوور و درێژی باسی ینی زۆرەکانی نەشتەرگەری بکەم بەڵام بە شێوەیەشی گشتی باسی با بڵێن ئەوەی دەکەم کەەوە ئەو کەسانی کە پەنا دەبەنە بەر نەشتەرگەری بێ هیوا بووینە لەوەی کە بتوانن کێشی لەشیان دابەزێنن یان لە دوای چارەسەرێکی خێرا دەگەڕێن لە بۆ دابەزانی کێشی لەش یان ئەوەتە بەڕاستی بۆتە زۆرێک لە چاولێکەری ینی بورە خەڵک وای لێ هاتیە کە با بڵێن دەبینی یەکە لەشێکی لار و ڕێکی هەیە کە دەپرسیتن ڕەنگە یەکێک لە ئەو هۆکارانە و چارەسەریانەی بەکاری هینابی نەشتەرگەری بیتن لەبەرەوە پەنا دەباتە بەر بەڵام لە هیچ کاتێک لە هیچ تەمەنێک بۆ هیچ ڕەگەزەک نێریان مێ هیوا هەردەم هەیە بۆ ئەوی کێشی لەشت دابەزێنی ڕێگا هەردەم هەیە بۆ ئەوی کێشی لەشت دابەزێنی بەبێ پەنا بەبێ بەر نەشتەرگەری نەشتەرگەری ڕەنگە لە بۆ ئەو حالەتانە بیتن کە یعنی هیچ چارەسەرێکی دیکە سوودی نەماوە لەگەڵی هەموو هەوڵێکی داوە و بەردەوام بووە بەڵام سوودی نەبووە بەڵام بەدڵ نیای دەبی بزانین کەوە ئەو حالەتی پێش نەشتەرگەری و کاتێککە بەشێک لە مەعیدە دەبڕێتن یان بچوو دەکرێتەوە وەکو دوای نەشتەرگەری لێ نایەتەوە یعنی ئەو کەسێک کە نەشتەرگەری لە بۆ دەکرێتن کە قەبارەی گەدەی هە لە ڕووی منطقیەوە لێک بدەینەوە لە ڕووی لۆجیکەوە لێک بدەینەوە قەبارەکەی ئەگەر گەورە بی کاتێککە بچوشی دەکەیەوە وەکو دەبدەبەیەکە کە پڕ هەوات کردوی دوای بچوشی دەکەیەوە یان پارچەیەکی لێ دەبڕی دەتەوێت هەمان بڕخۆراکی تێبکەی جێنابتەوە تووشی ئەو کاتە دیواری گەدەی تەنک دەبیتەوە و بە ئاسانتر تووشی نەخۆشیەکانی قورحی دەبیتن تووشی ئیلتیهابات دەبیتن لەبەرەوە آخر چارەسەر و ینی پاشەوەی کە هیچ چارەسەرگ نەمینێ ڕەنگە ئەو کاتە مرۆڤ بیر لە نەشتەرگەری بکاتەوە بەڵام وەکو باسم کرد ینی هیچ کاتێک نەشتەرگەری بەدیل نییە جێگرەوەی ئەوەی نییە کاتەکەت و لەشت بە شێوەیەکی سروشتی
ڕێکوپێک بەبێ هیچ ینی ئالنگاریەک بەبێ هیچ مزعافاتێک بەبێ هیچ کێشەیەک ئەتوو کێشی لەش خۆتدا دەبەزێنی تەنها یەک شت پێویستە ئەوەی کە لێرەیە گۆڕانکاری تێدا بکەین بیرکردنەوەمان دەربارەی خۆراک تەنها گۆڕانکاری یعنی لەسەر بکەین لە جیاتی ئەوەی بڵێن پێ بمرین یان لۆی بمرین نەڵێن لۆی ینی پێ بمرین با بڵێن لە بۆی بمرین زۆر کەس چونکەوا دەڵێ خۆراک پێ بمرە بەس لە بۆی مەمرە یعنی بیخۆ هەتا حەزت لێ و ئەوەی حەزت لێیە بەڵام نەک بە حەسرەت بی بڵێ وڵی ئەوم خوارد ئەوم نەخوارد ئەو بیرکردنەوەیەکی سەقەتە بیرکردنەوەیەکی هەڵەیە لەبەر ئەوەی ئەتوو لەسەر حیسابی لەشی خۆتە لەسەر حیسابی تەندروستی خۆتە کاتە کە پەنا دەبێ بەر ئەو زۆرە بیرکردنەوە بۆیە دڵنیا دەکەمەوە ئەو کەسانێک کە تەنها پێویستە شێوازی بیرکردنەوە دەربارەی خۆراکی تەندروست بگۆڕی بە دڵنیایی کێشی لەش بابەتێکی زۆر ئاسانە و زۆر بە ئاسانی کێشی لەشتدا دەبەزی باشە دکتۆر بینە سەر بابەتێکی دیکە کە زۆر جار خەڵک بەو ڕێگەی ئەیانەوێت خۆیان زەعیفکەن چەندین جۆری بەهارات و گیای دەرمانی و یان زۆر جار زنجەفیل و دارچینی و هەمووی تێکەڵەکە ئەی کوڵێنێت بۆ هەموو بەیانێ پێش ئەمانە چه کاریگەریکیان هەیە لەسەر دابەزاندنی کێش ئایا دروستەیاندا بە شێوەیەکی گشتی هیچ گیراوەیەکی جا سروشتی بیان دەست کردبی یعنی دەرمان بی تەنانەت دەرمانەکانیش چونکە دەگرتەوە دەرمان بی یاخود جیا دەرمانی بیتن سروشتی بی کە دەڵێ 100% سروشتیە تەنانەت 100%ش سروشتی بی هیچ گیراوەیەکی 100% سروشتی نابێتە هۆی دابەزاندنی کێشی لەش ئەوەی کە دەبێتە دابەزانی کێشی لەش وەکو باسم کرد تەنها گۆڕینی خۆراکتە کاتێک کە پەنا دەبێ بەر بەکارهێنانی دەرمان بەکارهێنانی جیا دەرمانی 100% سروشتیش تەنانەت دەبی هیچ مەزالی تێدانە گۆڕانکاری لە خۆراکەکەت بکەیت جابڕەکەی کەم دەکەیەوە یان زۆرەکەی کەم دەکەیەوە ئەو کاتە دەبتە هۆی دابەزانی کێشی لەش وەکو ئەو کەسەیە کە دەڵێ بە وەرزشکردن کێشی لەشمدا دەبەزی بە وەرزشکردن کێشی لەش قەت دانابەزی تەنها کێشی لەش ڕادەگیرێ لە ئاستێکی دیاری کراوە بەڵام ئەوەی کە هاندەرە لەو دابەزانی کێشی لەش بریتە لە سیستمی خۆراکەکەت پێویستە دەستکاری بکەیت نە جیا دەرمانی سروشتی 100% نەد ئەو دەرمانانەی کە لە دەرمانخانەکان بەکاردێت لە بۆ دابەزانی کێشی لەش نەنەشتەرگەریش زامن و گەرنتی 100%ی ئەوەی نییە کە کێشی لەشت دابەزی چونکە تا بیرکردنەوەمان دەربارەی خۆراک ئەو هابی بڵێن پێ بمرە بەس لە بۆی مەمرە کێشی لەشمان دانامێکی دروستە دکتۆر زۆر سپاس خۆشحاڵ بووین دکتۆر شێزاد عەلی سپاس بۆ تەواوی زانیاریەکانت سپاس کە میوانی بانی 24 بووی سپاس لە بۆ ئێوەش دەستان خۆش بێت